ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتمەتۆلاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێک. کۆبوونەوەی خاوەن نانەواخانەکان لە شاری سنە، دەستپێکی مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران، بڵاوکردنەوەی تراکت لەلایەن چالاکانی ژنژیان ئازادی لە کوردستان و ئێران، جادەکانی مەرگ لە کوردستان و قوربانی بوونی هاوڵاتیان لە پارێزگای ورمێ، کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی دۆخانیات لە گیلان، ناڕزایەتی خەڵکی چابەهار لە ئازبڕینی بەردەوامی کارەبا، بەڕێوەچوونی گەڕی پێنجەمی دانوستانەکانی ئێران و ئەمریکا لە ڕۆم و سێمین ڕۆژی خۆپیشاندانی خەڵکی غەزا دژ بە حەماس. کۆبوونەوەی خاوەن نانەواخانەکان لە شاری سنە بە پێی هەواڵی گەیشتوو بەیانی پێنجشەممە یەکی جۆزەردان، کرێکاران و خاوەن نانەواخانەکانی شاری سنە دژ بە دۆخی سەختی پیشەی و مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. خاوەن نانەواخانەکانی شاری سنە هاوشێوەی هاوکارەکانیان لە شارەکانی دیکەی ئێران خوازیاری دابینکردنی کارەبای 24 کاتژمێری، پەرداختی یارانەی چەند مانگی ڕابردوو، وەلانانی سامانەی نانینۆ، کەمکردنەوەی نرخی کرێدووکان، ئاو، بەرق و گاز و پێدانی ئاردی دەوڵەتی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. دەستپێکی مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران، بەیانی پێنجشەممەیەکی جۆزەردان، کامیۆندارانی سەرانسەری ئێران مانگرتنی گشتیان دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی دەست پێ کرد. بە وتەی یەکێتی کامیۆندارانی ئێران 70% پایانەکان داخراون و 90% شۆفێران ماشینەکانیان خەواندووە، جادەکان چۆڵ بوون و لە هەندێک شار وەکو کرماشان تەنکەرەکانی سوتەمەنیش پەیوەست بەو مانگرتنە بوون. کامیۆندارانی ئێران داوا لە هەموو هاوکارەکانیان دەکەن یەکگرتوانە بەرامبەر بە زوڵم و زۆری حکومەت ڕاوەستن و بۆ داکۆکی لە مافەکانیان درێژە بە مانگرتن بدەن. بڵاوکردنەوەی تراکت لەلایەن چالاکانی ژنژیان ئازادی لە کوردستان و ئێران بە پێوە دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە. تێکۆشەرانی بزوتنەوەی ژنژیان ئازادی سەدان تراکتیان دژ بە ئەدام و دۆخی خراپی ژیان و مەعیشەت لە سەراسەری شارەکانی کوردستان و ئێران بڵاو کردوێتەوە. بەشداربوانی ئەو چالاکیە لە تراکتەکانیاندا ڕایان گەیاندووە لەم ڕۆژانەدا کە ئاو و کارەبانیە، لێوە وشکەکانی نیشتیمان تیونی و شۆڕشە و باڵەخانەکان تاریک و کزوماتن، چارەنووسی شۆڕش ڕووخانی ڕژێمە و مانەوەی سیستەمی سرمایەداری کۆماری ئیسلامی بەواتای لە ناوچوونی وڵاتە، نا بۆ پەتی سێدارە بژی ژنژیان ئازادی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی. ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی خەڵکی مەهاباد، چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی ئاوایی ئازادی سەر بە شارستانی مەهاباد بە ناوی تەوفیق ئەمێنی پاش 10 ڕۆژ بەندکران بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی یەکشەمە 21 گوڵان تەوفیق ئەمێنی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کرا. ناوبراو لە ماوەی 10 ڕۆژی ڕابردووشدا لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی تەوفیق ئەمینی لەبەردەستدانیە. جادەکانی مەرگ لە کوردستان و قوربانی بوونی هاوڵاتیان لە پارێزگای ورمێ، ڕۆژی چوارشەمە 31 گوڵان لە دوو ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ دوو هاوڵاتی گیانیان لەدەستداوە، 12 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان ئۆتۆمبیلێکی توێتا لە جادەی مەهاباد بۆ سەردەژ وەرگەڕاوە و بەو هۆیەوە 7 شارومەند بریندار بوون. لە ڕووداوی دووهەمیشدا توێتایەکی دیکە لە بەرزایەکانی مەشکانی پیرانشار وەرگەڕاوە و لە ئەنجامیەوە ڕووداوەشدا دوو هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 5 کەس بریندار بوون. براوەبوونی دەرهێنەرێکی ئیلامی لە فیستیڤاڵی فیلمی ئانکارا، فیلمی دۆکۆمەنتاری سەگخۆر لە دەرهێنانی فەتحوڵا ئەمیری سینەماکاری خەڵکی ئیلام خەڵاتی باشترین فیلمی لە فیستیڤاڵی نێودەوڵەتی ئانکارا بەدەستهێنا. فەتحوڵا ئەمیری لەبارەی گرنگی ئەو خەڵاتە و پێوەرەکانی هەڵسەنگاندن ڕایگەیاند. ڕێکخەرانی فیستیڤاڵی ئەنکارا بایەخێکی زۆریان بە بەهای زانستی و هونەری بابەتی نوێ و داهێنەرانە و هەروەها
شێوازی گێڕانەوەی سینەمایی لە فیلمە دیکۆمنتاریەکاندا داوە. لەم خولەی فیستیڤالەکەدا 691 فیلمی دیکۆمنتاری لە 89 وڵاتی جیهانەوە لە دوو بەشی کورت و درێژدا بەشدار بوون و بۆ گەیشتن بە خەڵات ڕکابەریەکی سەختیان دەکرد. مانگرتنی کرێکاران لە شیرکەتی ئارمانگوستەری نوین لە کۆنارک. ڕۆژەی چوارشەمە سیوێکی گوڵان کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئارمانگوستەری نوین لە شارستانی کۆنارک بۆ جارێکی دیکە دژبەنەدانی داخوازی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەوتەی کرێکارانی ناڕازی، خاوەنکار ماوەی 2 مانگە حەقدەستی پەرداخت نەکردووە و پێرسونێلی شرکەت لە بارودۆخێکی سەختدا دەژین. هەرچەند بە پرسانی شرکەت بە مەبەستی شکاندنی مانگرتنەکە بەڵێنی پەرداختی حەقدەستەکانیان لە ڕۆژانی داهاتوودا داوە، بەڵام ئەزمموی مانگەکانی پێشوونیشانی داوە کە هەموو وادەیەکی بەڕێوەبەرانی شرکەت درۆیە. شایانی باسە کە خاوەنکار هەڕەشەی دەرکردن و بڕینی بیمەی لە مانگرتوان کردووە. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی دۆخانیات لە گیلان. کرێکارانی شاغڵ لە شرکەتی دۆخانیاتی گیلان ڕۆژی چوارشەمە سیوێکی گوڵان دژبەدۆخی سەختی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی شرکەتی دۆخانیاتی گیلان حەقدەستی کرێکارانی ئەو ناوەندیان بە تەواوی پەرداخت نەکردووە و کرێکاران لە دۆخێکی سەختدا دەژین. ناڕازیان بە میدیاکانیان وت دابەزینی ئاسی وەبەرهێنان بەهۆی گرانی مادەی سەرەکی و بڕینی بەردەوامی کارەبا زیانی زۆری لە شرکەتی دۆخانیاتی گیلان داوە. بەشێک لە کارگەکان داخراون و ئەگەری هەیە ژمارەیەک لە کرێکاران بێکار بکرێن. ناڕزایەتی خەڵکی چابەهار لە ئازبڕینی بەردەوامی کارەبا. ڕۆژی چوارشەمە سیوێکی گوڵان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری چابەهار بۆ چەندەم جار لە بەردەم ئیدارەی بەرقدا کۆبوونەوە و خوازیاری دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بوون. بە وتەی ناڕازیان ئیدارەی بەرقی چابەهار بەبێ پلانێکی دیاریکرا و کارەبای هاوڵاتیانی بڕیوە. لە حاڵێکدا ڕێژەی گەرما 45 پلەی سیلیزیە و بنەماڵەکانیان تووشی نەخۆشی بوون. بە دوای چەند ناڕزایەتی خەڵکی چابەهار لە بەردەم ئیدارەی بەرق سەرۆکیە و ناوەندە دەوڵەتیە شوێنی کارەکەی بەجێهێشتووە و هێزەکانی حراست بۆ تێکدانی کۆبوونەوە کە هێرشیان کردووەتە سەر ناڕازیان. داخرانی 50% معدەنەکان بەهۆی نەبوونی بەرق. بەهرام شکووری سەرۆکی کۆمیسیۆنی سەنعەت و معدەنی ژووری بازرگانی ئێران ڕایگەیاند زیاتر لە 12000 معدەنی چالاکمان لە وڵاتدا هەیە، بەڵام 7700 کانگا واتە 50%یان بەهۆی نەبوونی کارەبا داخراون. ئەو بەرپرسە دەوڵەتیە لە درێژەی قسەکانی داوتی داخرانی معدەنەکان چەندین هۆکاری جیاوازی هەیە، بەڵام لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا قەیرانی نایەکسانی وزە سەرەکی ترین هۆکاری داخستنی معدەنەکان و بێکاری کرێکاران بووە. 3 ڕۆژ لە هەفتە بەرقی سەنعەتی فولاد دەبڕن و ڕێژەی وەبەرهێناندا دەبەزێت. ئاساییە کە خواستی مادە معدەنیەکانی شکەم بێتەوە. چیتر چالاکبوونی معدەنەکان بە سرف نییە و خاوەن شرکەتەکان ناچارن کاروبارەکانیان ڕابگرن. داخوازی بنەماڵەی مێهدی حەسەنی بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە. مریەم حەسەنی کچی مێهدی حەسەنی بەنکراوی سیاسی مەحکوم بە ئەدام لە گرتوێدوویەکدا ڕایگەیاند سێهەمین داخوازی پارێزەرەکەی باوکی بۆ پێداچوونەوە لە حوکمی ئەدامی ناوبراو لە دیوانی باڵای وڵات ڕەتکراوەتەوە و گیانی باوکی لە مەترسیدا. مریەم حەسەنی لە پەیامێکدا دەڵێت باوکم بە بێدادگاییکردنی دادپەروەرانە بە ئەدام مەحکوم کراوە. کەسانێک داکۆکی لە سەرەتایی ترین مافەکانیان دەکەن لەلایەن ڕژێمی سەرکوتگەری ئیسلامیەوە زیندانی و ئەعدام دەکرێن. بێدەنگی تاکەی هەزاران بێتاوان کوژران، چەند گیانی ئازیزی دیکە ئەبێ لە ناو بچێت. بێدەنگی ئێمە ڕژێم بوێرتر دەکات. خەڵکی خۆڕاگری ئێران ڕاپەڕن، گیانی سەدان بەندکراو لە مەترسیدا. مریەم لە کۆتاییدا داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگای جیهانی کرد کۆماری ئیسلامی ناچار بە هەڵوەشانەوەی سزای ئیعدام بکەن. لە سێدارەدانی 5 بەندکراو لە 5 زیندانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەدامی 5 بەندکراو لەوانە بەندکراوێکی کوردی خەڵکی سەردەشت بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی بەندەر عەباس، کەهنووج، ئیسفەهان، قوم و زەهدان جێبەجێ کراوە. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 3 بەندکراو بەناوەکانی یوسف ئیسماعیلی،
عەبدوڵڵا پاشان و عەبدوڵڕەحیم نەزەری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی بەندەر عەباس کە هەنووچ و زاهیدان لە سێدارە دراون. هاوکات حکمی ئەدامی دوو بەندکراو بە ناوەکانی مەیسەم خەزایی و جەعفەر قوربانی بە تۆمەتی کوشتنی بانقاز لە زیندانەکانی قوم و ئیسفەهان جێبەجێ کراوە. بەڕێوەچوونی گەڕی پێنجەمی دانوستانەکانی ئێران و ئەمریکا لە ڕۆم ڕۆژی چوارشەمە سیبێکی گوڵان بە دەربوو سەعید وەزیری دەرەوەی عومان ڕایگەیان کە گەڕی پێنجەمی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران لە سەرپرسی ئەتۆمی ڕۆژی هەینی داهاتوو لە ڕۆمی پایتەختی ئیتالیا بەڕێوە دەچێت. پێشتر گەڕی چوارەمی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران سەبارەت بە پرسی ئەتۆمی تاران لە مەسقەتی پایتەختی عومان بەڕێوە چوو بوو. دیاریکردنی گەڕی پێنجەم لە حاڵێکدایە کە ڕێبەری کۆماری ئیسلامی لە دوایین لێدوانیدا ڕخنەی توندی لە دەسەڵاتدارانی دەوڵەتی ئەمریکا گرتووە و عەباس عەراقچی ژوەلانانی توانای پیتاندنی ئۆرانیۆمی وەکو هێڵێکی سووری کۆماری ئیسلامی ناوبرد بوو. ماڵپەڕی ئەکسیۆس ڕۆژی ڕابردوو لە راپۆرتێکیدا ڕایگەیاند ئەگەر دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران بە ئاکام نەگات ئیسرائیل ئامادەیە کە هێرش بکاتە سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئێران. و دوایین هەواڵیشمان باز لە سێهەمین ڕۆژی خۆپیشاندانی خەڵکی خەزا دژ بە حەماس دەکات. بەیانی پێنجشەمە یەکی جۆزەردان دانیشتوانی ناوچەی خان یونس بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە گروپی حەماس خۆپیشاندانیان کرد. ئەرتەشی ئیسرائیل ڕۆژی ڕابردوو ڕایگەیان کە ئەگەر دانوستانەکانی ئاگربەس بە ئاکام نەگات و دیلەکانی دەستی حەماس ئازاد نەکرێن کەرتی غەزە بە سێ ناوچە دابەش دەکات و بەرپرسیارەتی ئیدارەکردن و گەیاندنی یارمەتی بە ئاوارەکان لە ئەستۆ دەگرێت. هاوکات لەگەڵ ناڕزایەتی کۆمەلگای جیهانی لە ئاجنایەتەکانی ئیسرائیل بەرپرسانی وڵاتە ڕایان گەیاندووە کە گروپی حەماس خەڵکی مەدەنی وەکو قەڵغانی مرۆیی بەکاردێنێت و یارمەتیە مرۆییەکان چاڵان دەکات. شایانی باسە کە بەیانی پێنجشەمە هێرشێکی تیرۆریستی کراوەتە سەر باڵیۆزخانەی ئیسرائیل لە واشنگتۆن و دوو کارمەندیە و نوێنەرایەتیە کوژراون. گومان لێکراوی ئەو هێرشە بە ناوی ئێلیاز ڕۆدرێگێز لە کاتی دەست بەسەرکراندا دروشمی فەڵەستین ئازاد بکەنی بەرز کردوێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا چینە کۆتایی هەواڵەکانی ئەم جارەشمان کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکە.